خۆشەویستانی ماسڵاتانی بێت و ئێوارەتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆ بە شێوکی ڕاستەخۆ بە یارمەتی هاوکارانم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ئالیزانی ئێمە بێگومان لەم پرۆگرامەیە باس لە بیبیلۆگرافیای بڵاوکراوە بەڵگەنامەی هونەری شاری سلێمانیەکەین کە ئەمە پرۆژەیەکە پرۆژێکی زۆر گرنگە بێگومان کە ئێمە لە پرۆگرامەکەی بازدا ناوڕۆی پرۆژەکەکەن و باز لە ئامادەکردنی پرۆژەکەکەین کام پرۆژەیە لە سێ بەرگ پێک هاتووە کە هەمی ئەرشیفکردنی هەموو ئەو کارە هونەریانەیە کە کارە هونەرەکانی شاری سلێمانیا لە سەدەی بیستەم هەموو ئۆتیپە هونەریانەی کە لە ساڵانی ڕابردوو هەتاکو ئێستا خزمەتیان کردووە بە هونەری شانۆی شاری سلێمانی و کاریان کردووە هەمووی لەم پرۆژەیە کۆکراوەتەوە وەکو بەڵگەنامە و هەروە وەکو دەلیلەکان کاری لەسەر کراوە. بۆ ئەمڕۆ میوانەکانم کاک بوار نورەدینە کە ئەم پرۆژە لەلایەن کاک بوارەوە ئامادەکراوە کە بیبیلۆگرافیستە و هەروەها کاک دیاز نووری کە نەقیبی سندیکای هونەرمەندانە کە بێگومان نەقیبی سندیکەکە سندیکەی هونەرمەندانیش هاوکار بوون لە پرۆژەکەی کاک بوارە و پێکەوە پاڵپشتی یەکتر ئەم پرۆژیان ئامادە کردووە ووا بڕیارە کا ڕۆژی شەممە ئەم پرۆژەیە بڵاو بکرێتەوە و هەروە واژۆی لەسەر بکرێت. بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان کاک نیاز کاک بوار. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنامەکەتان ڕێزمانی ئیسلامانێ بۆ بینەران. زۆر خۆشحاڵ بۆم سپاس بۆ ئێوەش. کاک بواروا سەرەتا لە تۆ دەست پێ بکەم کە وەکو ئامادەکەری پرۆژەکە کە بێگومان ئەم پرۆژەیە کارێکی ئەوە ئاسان نییە ماندووبوونیە بێت و هەروە کاتێکی زۆریە بێت و کارێکی زۆر قورسە و وردەکاری پێویستە. بێگومان کە کاری کردو لەسەر ئەم پرۆژەیە چەندین کەس لە هونەرمەندان و هەروە شانۆکاران یارمەتی دەری تۆ بوون بۆەوەی کە تۆ ئەو بەڵگەنامە ئەو دەلیلانت بەدەست بکەوێت. کێ هاوکارت بۆ یاخود دەتەوێت لێرە سوپاسی کێ بکەیت؟ سەرەتا بە پێویستی ێزانم سوپاسی کاک حەمە سەعید وەزیر ڕۆشنبیری بکەم هەروە مامۆستا ئەیوب ڕۆستەم هاشکاری وەزیر ڕۆشنبیری هەروەها بەڕێز و خۆشەویست دکتۆر هەڤاڵ پارێزگای سلێمانی و هەروەها سەندیکای هونەرمەندانی کوردستان مامۆستا کە خۆی لەگەڵمانە و هەموو ئەو خۆشەویست و بەڕێزانەی لە لاپەڕەیەکەوە هەتاوەکو بچووکترین هاوکاری ئەم پرۆژێ بوون کە ئێمە وەکو ئەمانەتێکی مێژووی لە سەرەتای هەر سێبەرگەکەیان ناوەکانمان ڕیز کردوون بە پێی پیت لە ئەلفۆتایە و لە هەمان کاتیشا لەگەڵ بەڵگەنامەکانە هەموو بەڵگەنامەیەک یا هەموو بڵاوکراوەیەک لە بەشی سەرەوەی ناسنامەیەکی بۆ دروستکراوە کە 3 تا 4 بڕگەیە بڕگەیەکیان ناوی چالاکیەکەیە بڕگەیەکیان مێژووی چالاکیەکەیە بڕگەیەکیان ئەرشیفی چالاکیەکە لای کێ پارێزراوە هەمانە لای تەنها یەک کەسە بووە هەمانە لای 5 کەسە بووە ناوی لەم پرۆژە لەم کتێبانە لە هەر سێ بەرگەکە ئەوە بە وردەکاری ئاماژە بە هەڵی کراوە. بەڵێ وەلا هەندێک بڵاوکراوەش تێبینیمان نووسیوە بۆ نمونە کارەکە کارێکی هاوبەش بۆ یا مێژووی لەسەر نەبووە بە تێبینی ئەوانەمان ڕاست کردوێتەوە. زۆر باشە بێگومان دەستی هەموو لایەک خۆش بێت کە هاوکارتون کە پێکەوە ئەم پرۆژە گرنگەتان بە ئەنجامکەیان دووە کە ئیشەڵاوەکو ئاماژەم پێکردکە ڕۆژی شەممە ناسەندرێتەوە هەروە بڵاوە کرێتەوە. کاک بوار بێگومان کە تۆ کاری کردووە پێشتر لە بواری بیبیلۆگرافیا و هەروە چەندین کاریکەت هەیە بەڵام وەکو کاری هونەری لەسەر هونەری شانۆ ئەما توانین بڵین کە کارێکی زەحمەتە ئەمەیەک و هەروە تا ئێستا پێشتیش کە کارێکی لەو شێوەیە نەکراوە کامە خۆی لەخۆی کارێکی گرنگە بۆ ئەرشیفکردنی ئەو کارە هونەریانە بیرۆکەی کارەکە چۆن دروست بوو؟ خۆی ئێمە بیرمان نەچێت کۆمەڵێک کتێب و سەرچاوی زۆر باشمان هەیە لەسەر شانۆ تایبەت شان و شاری سلێمانی کە ئێمە لێرەدا ڕەنگەنای هەمویانمان لەبیر نەبێت نایان بینین بەڵام بەداخەوە بایەخ بە فلایر یا بڵاوکراوەکان نەدراوە یا بایەخ بە بەڵگەنامەکان نەدراوە یا زۆر کەم بایەخی پێدراوە یعنی هەمانە بڵین بۆ نمونە هونەرمەند سەردار خدر لە کتێبێکە کە لە کۆتایی ساڵانی نەوەتەکانە لەسەر ژیان نامە و هونەرمەندان ئامادەی کردو هەندێ لە بڵاوکراوەکانی شان و شاری سلێمانی داناوە بەڵام بە شێوەیەکی ڕاستەوە خۆکەی کێک هاتبێت بڵاوکراوەکان کۆ بکاتەوە و بەم شێوە فراوانە نەخێر بەداخەوە و هەر ئەمەش بوو کە کاتێک ئەمە ویسمان وردەکاری مێژووی هونەری شان و شاری سلێمانی بزانین چکە ئێمە تیب لەم شارەیە بەڕاستیم شارە زۆر چالاک بووە دەیان گروپ و کۆمەڵە و تیپ و هونەرمەند ئیشیان تیا کردووە ڕەنجیان بۆ داوە ژیان و هەموو شتێکی خۆیان خسۆتە یعنی بەردەمی ئەم هونەرە
ینی خەباتیان کردو قوربانیان داوا لە پێناوی ئەم هونەرە بەڵام بەشیکان ڕەنگە لە سەرچاوەکانە ناویان نەهات بێ لەبەرەوە ئێمە وامان بە باشزانی یان بیرمان لەوە کردەوە ئەگەر بێت و ئێمە لە ڕێگەی بەڵگەنامە و بڵاوکراوەکانەوە ئەمانە کۆبکەینەوە ڕەنگە بتوانین زۆرترین وردەکاری کۆبکەینەوە لەسەر مێژوی هونەری شاری دەستان خۆش بە دەستی هەموو لای خۆش بێت کاک نیاز بێ مەلای تۆ کاک بوار کە پێش پرۆگرامەکە قسێکی زۆر جوانی کرد کە وتی ڕاستە کە شاری سلێمانی با پایتەختی ڕۆشنبیری ناسێنراوە بەڵام ئێمە چۆن ئەمە بە کردار پسەلمێنین چۆن وا پیشانی بین بۆ هەموو لایەکە بەڕاستی کە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە ئەم کارانە تا چەند گرنگن بۆی کە بکرێت بۆ ئەم شارە من وێ ڕای دەستخۆشیم بۆ کاک بوار و کارێکی زۆر بە کارێکی بەرزەرن خێرم و بەلامەوە کارێکی زۆر زۆر گرنگە ئەوەی کە من خۆم هاندەریم و دایمە لایەن گیریمەوە کێمە کاری ئەرشیفکردن کاری بە دۆکۆمنتکردن بۆ هەموو کارە هونەرەکانی خۆمان بکەین بۆ کارە ئەدەبیەکانی خۆمان بکەین دیارە بە ئەرشیفکردن و بە دۆکۆمنتکردن لە لای من بە دوو قۆناغێکیان پێش ڕاپەڕین و قۆناغێکیان دوای ڕاپەڕینە لەبەرەوەی لە قۆناغی دوای ڕاپەڕینە بۆ ئازادی کە لە هەرێمی کوردستانە یاخود لە باشووری کوردستانە فراهەم بووە ئێمە کەناڵی میدیای جۆراوجۆرمان بۆ دروست بۆ توانیانم کەناڵە میدیای جۆراوجۆرانە ڕووماڵی زۆر لە چالاکیە ڕۆشنبیریەکان و هونەرەکانی شانۆیی و دراما و پێشانگا و موزیک و کۆنسرتەکان بکەن بەڵام ئەم کارە لە پێش ڕاپەڕینە بەم جۆرە نەکراوە ڕۆماڵکردنی وێنەیی یاخود ڕووماڵکردنی میدیایی بۆ کارە هونەرەکانی ئێمە نەبووە بۆیە ئێستا گەڕانەوە و ئەرشیفکردنی ئەو دۆکۆمنتانەی کە بۆ شانۆی شاری سلێمانی ئەوەی کە کاک بوار کردوێتی تاکو ساڵی 2007کە کردوێتی بەلای منەوە کارێکی زۆر زۆر گرنگە بۆی ئێمە لانی کەم ئەو کارانە لە دووتۆی ئەم بیبلیۆگرافیانە دۆکۆمنت بکەین و ببێتە سەرچاوەکی گرنگ بۆ توێژینەوە لەسەر شانۆ لە شاری سلێمانیا بێتە توێژینەوە بۆ لە بواری بەکارڕست و ماستەرا کامە کارێکی زۆر زۆر گرنگە و یەک حاڵەتی کەشمان هەیە ئێمە چۆن بزانین خوێندنەوەمان هەبێت بۆ کارەکانی پێشخۆمان ئێمە لەگەڵ کەمی ڕەخنەگەر وە لەگەڵ کەمی ئەو کەسانی کە خوێندنەوەیان بۆ شانۆ کردووە لە شاری سلێمانی و لە کوردستان بەگشتی ئێمە کەم خەڵکمان هەیە لە بواری نووسین لەسەر شانۆ و ڕەخنەگرتی شانۆ کارەکانیان لە گۆڤار و لە ڕۆژنامەکانە بڵاو کردبێتەوە ئەگەر ئێستا ببانێ شانۆیەک کە لە ساڵی هەفتاکان یاخود لە شەستەکانە پێشکەش کراوە ئاستی شانۆکە چۆن بووە چۆن نەبووە کارەکان چۆن بۆ کارکتەرەکان چۆن بووە دیارە تۆ بێ بگەڕێتەوە بۆ کەسانی ئەگەر لەو سەردەما ژیاون جۆرێک لە جێڕانەوەت بۆ بکەن بەڵام ئەگەر کەسانێکە دەست نەکەوێت کە لەو سەردەما ژیا بێتن ئایا تۆ چۆن بزانی ئەمە هەر ئەفەوتێت و ئەفەوتێت چۆن بزانی خوێندنەوەت بۆ کارەکە هەبێت بزانی ئاستی کاری شانۆیی لەو سەردەما لەو ساڵانە چۆن بووە بۆیە ئێمە لەبەر ئەوەمان نییە لانی کەم لە ڕێگەی ئەم بەڵگەنامە و بڵاوکراوانی کە کاکبوار لە دوتێ ئەم سێبەرگا کۆی کردوێتەوە ئێمە ئەتوانین تێڕوانینێکمان هەبێ بیرۆکەیەکمان هەبێت لەسەر ڕێڕەوی کاری شانۆیی لە شاری سلێمانیە دیارە من خوازیارم چۆنم کارە بۆ شاری سلێمانی کراوە خوازیارم لە شاری هەولێری عزیز بکرێ لە شاری دۆڵ بکرێ لە هەڵەبجە بکرێ لە کەرکووک بکرێ و لە هەموو کوردستانی گەورە لە هەموو شار و شارشەکانە ئەم جۆرە کارانە بکرێ بۆی ئێمە دوجار بتوانین ڕۆژێک لە ڕۆژان لە دوێتی چەند بەرگێکی دوا بە دوایەکە بتوانین هەموو کارەکانی خۆمان بە دێکۆمنت بکەین و بێتە سەرچاوێکی گرنگ اینجا ئەوەی کە کاک بوارە لێ شاری ڕۆشنبیری بە قسە نابێت بەکارە بێت ئەمە یەکێکە لەو کارانە تۆ سبێنێک کە خەڵکێک دێتە ئێرە باسی ڕۆشنبیری و باسی هونەر لەگەڵە کار لێرە ئەوەی کە تۆ بەدەم ئێڵیت جای وەک لەوەی کە تۆ بە نووسین و بە دێکۆمنتی خێتە بەردەمی خەڵک هونەری شکرەکەم باسی هونەری بەڵێ ئێمە ئەمە شارە لە هەموو یعنی تۆ کە تۆ خەڵکێک پرسیارت لێکە وەکو باسم کرد قۆناغی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین کە لێ دەپرسێت چیت هەبووە چیت کردو چیت هەیە تێگەی تۆ ناتوانانی ئەم شتانە هەمووی بەدەم باس بکەی باشترین بەڵگە ئەوەیە کە تۆ دێکۆمنتێکی لەم جۆرەت هەبێ بیخێتە بەردەست بخێتە بەردەستی توێژەرێک بیخێتە بەردەستی ڕۆژان ئەوانەی کە کارەکەن لەسەر هونەری ڕۆژهەڵا دەیانێ زۆر خەڵکمانێ ئێستا لە بواری ماستەر و دکتۆرا لەسەر هونەر لە ڕۆژهەڵات لەسەر هونەری کوردی ئەیانێ نامەکانی نامەی ماستەر و دکتۆرەکانیان بکەن بۆیە تۆ ئەم جۆرە کارانە ئەبێتە کارێکی زۆر زۆر گرنگ وە شتێکیش کە کاک بوار ئاماژەی پیا لە کاتی مناقەشەکانمانە پێش بەرنامەکە
ئەمە مێژووی شانۆنیە لە شاری سلێمانی چکە مێژووی شانۆ لە شاری پێویستە مەلای هاوڵاتیان ڕوون بێ و کەسانی کە خوێنەری مێژووی شانۆ لە شاری سلێمانی گەڕێتەوە بۆ ساڵی 20ەکان و تقریبن نزیکە بێتەوە لە 100 ساڵ کە مێژوو گەڕانەوەی مێژوو باسکردنی مێژووی شانۆ جۆرێکە و ئەم کاریکە کاک بوار کردێتی جۆرێکێ بێگومان ئەمە تەواوکەر و هاوکار و ڕاستی دەرخستنێکی مێژووی شانۆیە لە شاری سلێمانیە بۆ هیوای بەڵێ پێشتر بەڵێ کتێبمان هەیە لەسەر مێژووی شانۆ لە شاری سلێمانێ کتێبێکی زۆر باشی نووسەر و هونەرمەندی عزیز یاسی قادر بەرزنجی هەیە لەسەر مێژووی شانۆ لە شاری سلێمانی کتێبی کەمان هەیە لەسەر مێژووی شانۆ لە شاری سلێمانی بێگومانێمە زیاتر بۆیە ئاماژە بۆ کتێبانن کە باسی ئەو مێژۆ دوورەکانمان بۆکە کە نەمان بینیوە ئەوەی کە لە دوای ڕاپەڕین و لە بەرچای خۆمان و ئەم نەوەی ئێستا کارەکانی بینیوە دیارەتوانن زیاتر هەم بە دێکۆمنتی بکەن هەم کارەکان لە ڕێگەی میدیا بین. دەسەکانە خۆش کاک نیازەمی ئەوەش بپرسم کە وەکو سندیکا چۆن هاوکاری کاک بوار بوون بێگومان لە کاک بوار هاتە سندیکا هاتە لە قیسلێمانی سندیکا و تەلەفۆنی بۆ منیش کرد لەگەڵ برادرای لە قیسلێمانی پرۆژەکەی باسکردەوە کاتێشتا پرۆژەکەی لە کۆکردنەوە بوو و کێشە و گیر و گرفتی هەبوو کە بۆ هاوکاریکردن و سپۆنسەرکردنی چاپکردنی بیبلۆگرافیاکەی کێشەی هەبووە کە بیرۆکەی باسکردێن بیرۆکەمان زۆر لا پەسەند بووە زۆر بەکارێکی گرنگمانزانی بۆیە وەکو سندیکا وەکو لە قیسلێمانی هاوکاریمان کرد و نووسرامان بۆ کرد بۆ لایەنە فەرمیەکانی کە بوونەتە سپۆنسەری دیارە هەموو سپۆنسەری کارەکان نەکراوە بەڵام بەشێکی سپۆنسەری کارەکانیان کە کردووە هەموو ئاماژەی پێ بەڕێز هەمی حەمەسایی وەزیر ڕۆشنبیری و لاوان و بەڕێز دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی و کە کارەکەش تەواو بوو هاتەوە قسێک لەگەڵمانە بە پێویستمانزانی تەواوکەری هاوکاریەکە یەکەم بین و لە قیسلێمانی ڕۆژی شەممە مەراسیمی ناساند و بڵاوکردنەوەی دیارە کارەکە لە مەڵبەندی لە باخچەی مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆ سازەکرێ ڕۆژی شەمە سعات 6 ئێوارە و زۆربەی دەستگاکانی ڕاگەاندن و میدیاکانمان لێ ئاگادار کردوێتەوە لە زۆر هوەرمەندانیشمان ئاگادار کردوێتەوە هیوادارین بتوانن بێن تەختی ئەم کارە بکەن و گرنگی ئەم کارە دەربخەن کە بەڕاستی نەڵم کاکبوار خۆی دانیشتووە من بەکارێکی زۆر باشێزانم ئەوەش وای لێ کردوم کە تەشجیعی کردوم هەر لێرەوە داوای لێ بکەم لەسەر مێژووی مۆسیقا لە شاری سلێمانیا ئەم کارە دەست پێ بکات زۆر گرنگەوە من خۆم بۆ خۆم و سندیکا و دڵنیام زۆر لە هاوڕێیانم هاوکاریە بین چکۆ کارێکی زۆر بەگومان دەستەکانە خۆشکاک نیازگان کاک بوار بگەڕەمە بۆ لای تۆ پێم خۆشە قسە لەسەر ناونیشانی ئەم پرۆژەیەش بکەین هی هەرسێ بەرگەکەی کابی بیبلۆگرافیای بڵاوکرا و بەڵگەنامەی هونەری شانۆی شاری سلێمانیە ئەلاچێ زۆر کەس یعنی ڕەخنە بگرێت یاخۆ زۆر کەس کە لێ تێنەگات لە مانەی ناونیشانی ئەم کتێبانە خۆی من لە زۆر بۆنێ تریشە باسم کردووە ناونیشانی کتێب بەپێی ستانداردی جیهانی ئەبێ کورتترین پێناسەی ناوڕۆژی کتێبەکە بێت اینی خوێنە لەبێت لە ڕێگەی ناونیشانی کتێبەکە و بزانێ ئەم کتێبە باسی چیەکە ئێمە وەکو زمانی کوردی لە هەندێک شوێنە بڵین کەم و کوڕیمان هەیە یان ئەزمونمان کەمە بۆ نمونە وشەی دەلیل لە زمانی عەرەبی کە بە ئینگلیزی پێڵەن فلایر لە کوردی وشەیەکمان نییە ئێمە لەگەڵ من پرسم بە مامۆستا سدیق ساڵح کرد بۆ ئەوە مامۆستا سدیق ساڵح پێی باش بوو وشەی بڵاوکراوە دابنین چکە بڵاوکراوە لە زمانی عەرەبیە منشوراتی پێوتریا ئەوەی کە بڵێن لە بەرامبەری فلایەرەکە ینی ڕێژەی بڵاوکردنەوەکەی زۆر زۆرە ینی بە شێوەیەکی زۆر بڵاوەکرێتەوە بۆی کاوەنا بیبلۆگرافیاکەش خۆی بڵین لاتینی و یان گریکی یۆنانی و فلایەرەکەش ئینگلیزی بێ و کاتە زۆر وشەی بروشوریش بەکارێنرێت بروشور بڵین بۆ دەلیلەکان نابێت بەڵام بروشور ڕەنگە مەسەلەن لە 5 لاپەڕە لە 6 لاپەڕ ڕەنگە لە 8 لاپەڕە جاری وایە چێتە 30 لاپەڕە 20 لاپەڕە بەڵام دەلی جاری وایە 1 دیوە جاری وایە 2 دیوە جاری وایە 4 کاتە جیاوازی باڵێ بچووکترە ئیتر دوایە جوار دوای ئەوەی کە لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی بڵین شارەزا و دۆست و ناسیا و بڵین مشاورم کرد و ڕایژم پێکردن گەشتینەوەی کە نایی لە بنین بیبلۆگرافیای بڵاوکراوە و بەڵگەنامەی هونەری شان و شاری سلێمانی لە هەمان کاتا کێشەی ئەومان هەبوو چۆن گیان کەینەوە ینی خۆتۆ ئەم شتانە کۆکەیتەوە ئەبێ بە شێوازێک پێشکەشیکەی کە یعنی زۆرترین کار ئاسانی بکە بۆ بەکاربەری بیبلۆگرافیاکە
ئیسە لەم سێبەرگەی ڕەنگە نزیکی 3000 وێنەی تیاابێ ڕاستە کە توی لە وێنەی شانۆگەریەک ئەگەڕی ئەبێ بزانی چۆن ئەی دۆزیتەوە ئەوە ئیشی بیبلۆگرافیسەکەیە کە کار ئاسانیت بۆکە ڕاستە لەبەرەوە ئێمە بەپی تیپەکان جامان کردەوە دوایی بیرمان لەوە کردەوە کە تیپەکانی پێش ڕاپەڕینمانی تیپەکانی دوای ڕاپەڕینشمانیە ناکری ئێمە تیپەکانی پێش ڕاپەڕین نیوەی ئیشەکانیان کە تا ڕاپەڕینە لە بەرگێکا بێ نیوی شەکی تریان چێتە دوای ڕاپەڕینەوە نەخێر گەیشتینەوە قەناعەتی کە تیپەکان هەر کەسە و فۆڵدەری خۆی هەبێ کە دەست پێکا تا کۆتایی بۆ نمونە تیپی نواندنی سلێمانی لە 1969 گە هەڵەن لە بم دەست پێکا تا 2010 دوا بەرهەمیان لە 2010 ئەوەی کە لە لای منە پێدا ئێمە مێژووی هوەری شانۆمان نەنووسیوەتەوە ئێمە مێژووی تیپەکانمان نەنووسیوەتەوە ئێمە لەسەر بڵاوکراوە ئیشمان کردو بڵاوکراوە و بەڵگەنامە تەنانەت من پێڕۆ و پرۆگرامی هەندێک لە تیپەکانم دەستکەوتووە دیپی نواندن تیپی پێشڕە و گەر هەڵە نەبم هی تیپی پێشڕە و یەکەم جارە بڵاو بێتەوە سێلاپڕێ ئەیفۆرە تیپی ڕەنگاڵە ینی کۆمەڵێک لە تیپەکان ئەوانەی پێڕۆ پرۆگرامەکەشیمان دەستکەوتو دامانناوە هەندێک بەڵگەنامەی بۆ نمونە کۆنووسی هەڵبژاردن و کۆنووسی ئەندامانی دەستەی کارا و ئەمانە ئەوی کە دەستمان کەوت بێت دامانناوە هەتا هەندێ بۆ نمونە تیپی کۆمەڵی هونەرجوانەکانی کورد ناوەکەم هەڵا نەکرد گۆڤارێکیان هەبوو بە ناوی گۆڤاری کۆمەڵە یەک ژمارەیم دەستکەوت هەر بەرگەکەی چوار لاپەڕەمدانا بۆ نمونە تیپی شانۆی ئەزمونگەری ئەوەی مامەسەدانە ئەوان یەک ژمارەیان لە گۆڤاری ئەزمون دەرکردووە ئەو ژمارەیەم دەستکەوتەیش بەرگەکەی و لاپەڕی ناوڕۆکەکەی ئیمدانە هەتا هەر چەندەکە ینی ئەو شتانێکە کەمیش بێتن کە دەستۆ کەوت بێتە بەڵام تۆ بە گرنگە زانیوە و لەم پرۆژەیەت کردوێتەوە بۆ نمونە ئێمە گۆڤاری شانۆمانەیە کە تیپی شانۆی سالار دەکردو بەڵام لەم ساڵانەی کۆتایی یاد دەرچوون و ژمارەشی زۆرە من لام لێ نەکردوەوە بەڕاستی بەڵام لەبەروی ئەزمونگەریەکەی یەک ژمارەی دەرچووە ژمارەکەشم دەستکەوت ینی یەک لاپەڕم بۆ تەرخان کردو لەبەرەوە پێم باش بۆ دابنرێت ینی بۆ ئەگە خوێنەر بیەوێ زیاتر بە دووادا چۆنی بۆ بگومان ئەیکەک بوار ماوەی چەندێک بم پرۆژەیەوە سەرقاڵ بووی ینی بەم هەموو وردەکاری و زەحمەتیە و پێکوانم کارەکارێکی قورسە وە چۆنەتی کردنی کارەکەش چۆنی بوو خۆی ئەگەر ئەچیف هەبێ قورس نییە ئەگەر ناوەندێکت هەبێ بۆ هەڵگرتنی ئەرشیف ڕەنگە بتوانانی ێمە 6 مانگەەوە بەڵاپۆی کێشەکە ئەمە ئەوە ئەمەیە بێتەوە پرسیارکەیت خۆت کۆمەڵێک هاوڕێ و دۆست و ناسیا و تێکە ئەزانی ئەمانە کارەکتەری شانۆین دەرهێنەرن سیناریستن تا دوایی لە ڕێگەی ئەمانەوە کۆمەڵێکی تر ئەدۆزیتەوە هەمویان پەیوەندیم پێوە کردوون ینی هەموو لەگەڵ هەرێکێک لەوانی کە پەیوەندیم پێوە کردوون یەکەم قسەم ئەوە بۆ وتومە من خەریکی کۆکردنەوەی بڵاوکراوی و بەڵگەنامەی شاری سلێمانیم چیت لەلایە بە گرام بمەرێ بە گرام ئەدەمەوە بە ژمارە بم دەرێ بە ژمارە ئەدەمەوە هەرچەند هەندێکیان بەڕاستی من لە پێشکەشان ناوم هێناون ئەرشیفەکەیان هەر پێشکەشی پرۆژەکە کرد لەوانە مامۆستا و هونەرمەند محەممەد فەتاح بەشانی خۆی کارتۆنەکانی بۆ هێنامە خوارە کردی سارەکەەوە بەڕاستی پشتم زۆر ناتەوە و هەش بووانی لەو هونەرمەندانەیە خۆت لەو شانۆکارانەی کە خزمەتێکی زۆریان کردو ئەزمونێکی باشیانەیە کە یارمەتی دەری تۆ نەبوون لە پرۆژەیە وڵی تر هەبووتێکی نیمە ینی تۆ ئێستا من داوای شتێک لە جەنابەت بکەم بڵێ نیمەی تە خۆ من ناتوانم زۆر لێ بکەم بڵم هەتا من ئەتوانم بڵێم تەلەفۆنم بۆ زۆربەی هونەرمەندانی شانوی شاری سلێمانی کردووە زۆربەیان ئەنجامەکەی ئەمە بوو من خۆمەزانم لە پێشکە شاباسم کردووە کە ئەمە کەم و کوڕی هەیە و لەم وڵاتەشا هیچ ئیشێک بێکەم و کوڕی نابێ بەڵام دوای ئەوەی نزیکی 2 ساڵی زیاتر بەسەرا ڕۆیشت و من دوسێ پرۆژەی تر هاتنە پێشەوە و نەمتوانی زۆتر بە دوواداچوونی بۆ بکەم پێم باش بوو وتم نەکا بۆ نمونە ڤایرۆسێک لە هاردەکەت باە کۆمپیوتەرەکەت تێکچی یاشتێک بەجارێ ئەمەی هەمانە ئێمە بیخینە بەردەست ئیتر هیوادارم کەم و کوڕەکانمان کەم بێ و بەڕاستی جێگە کەم و کوریشی هەبێت ڕەنگە خەتای منی زۆرتیان نەبێت لەبەرەوەی تیپێک تەیە بۆ نمونە هینی نییە ئەرشیفی نیە یا هونەرمەندێک ئەرشیفی نیە یا هاوکاریت ناکە یان نیەتی یان
دەست ناکەی ئەوە دەسەڵاتی توێتیانە بێکوبان کەواتە کاک سۆکو کاک بوارۆتی یعنی زۆر جار ئێمە کێشەی ئەومانەیە کە ئەرشیفمان نییە خۆ ئەو کارە هوەریانەی کە ڕابردووە کراون ئەگەر توێ بە ئاسانی دەستەکەوێ نییە بەڵام ئەم پرۆژە ینی ئەنجامەکی دڵخۆشکەریە کە هەموو ئەم شتانە لە بەردەستا بێ بۆ داهاتوو تا چەند گرنگە کە هەموو دامەزرا بە هوەریەکان ئەوانەی کە تایبەتم بەکاری هوەری لە ئێستا و ینی ئێستاش درەنگ نییە کە کارە هوەرەکانیان ئەرشیف بکەن. من بۆ خۆم ئەرشیفێکی دەوڵەمانی خۆم هەیە لەبەرەوەی لە هەر لە سەرەتاوە لە سەردەی مناڵیەوە کە دەستم کردو بە کاری هوەری هاتووەتە دنیای هوەرەوە چ کارێکم کردبێ بەڵگەمەنامەکانم بۆ خۆم پاراستووە ئەمە بەشێکە بۆ ماوەیە بۆم ماوەتەوە لە باوکمەوە تەمەنی درێژ بێت کە فێری کردم کە ئەم شتانە بپارێزم شتبوون نەکەم بمێنێتەوە لەگەڵ هەموو ئەو ناخۆشی و دەربەدەریوانی کە بە سەرمانە هاتۆ من ئەو شتانی خۆم زۆربەی پاراستەوە بەداخەوە هەندێک شتم فەوتاوە کە وەکو کاکبوار باسی کرد خەڵک داوای لێ کردوم بۆ بەرنامە و بۆ تەلەڤیزۆن بۆ کۆمە شتیان بردوم و شتیان بۆ نەهێنامەوە هەندێک لەوانە فەوتاوە بەڵام تاویزی زۆربەیم داواتەوە بۆیە من زۆر بە گرنگی ێزانم هەموو هونەرمەندێک ئەرشیفی کارەکانی خۆی بکات بە تایبەتی کە ئێستا تەکنەلۆجیا زۆر فراهەمە زۆر پێشکەوتووە زۆر ئاسانکاری هەیە ینی تۆ کارێکت لەبەردەستە بێ بە ئەگەر سکانیشی نەکەێتوانی بە مۆبایلەکەی دەستی خۆت فۆتۆیەکی بگری و دایبنیت بخێتە لاپتۆپەکەتەوە بخێتە هاردێکەوە بخێتە فلاشێکەوە ئەنواع وەسایلی تەکنۆلۆژی هەیە ئەتوانی بخێتە شوێنێکەوە کە بە حیاتی نەفەوتێ یعنی ئەم کێشانەمانێت بە تایبەتی بۆ نەوەکانی ئێستا و ئەوانەی کە ئێستا لە ساحەکان هیوادارم هەمویان ئەگەر ئەو کاری نەکردو بیکە چکۆ زۆر گرنگە بۆ ساڵانی داهاتوو بۆ نەوەکانی داهاتۆم کارە زۆر بە گرنگی بێنێتەوە بە تایبەتی دەستگاکان دەستگا هونەریەکان ئەگەر کاری ئەرشیفکردنی کارەکانی خۆیان نەکردبێ بەڕاستی جۆرێکی زۆر گەورەیە لە کەم تەرخەمی کەم تەرخەمەکە بۆ خۆیان نیە کەم تەرخەمیە بەرامبەر بە هونەرەکەی خۆیان کەم تەرخەمیە بەرامبەر بە ئەزمونونەکەی خۆیان کەم تەرخەیە بەرامبەر بە مێژووی خۆیان کەمە کارێکە بەڕاستی من نازانم چۆن بیریان لێ نەکردەوە لەگەڵەوە کە من ئەزانم تەبەن پێشەمە دەستگایکی هونەری وکو کۆمەڵی هونەرە جوانەکان بیبرۆگرافیای خۆی کردووە بە تایبەتی بواری شانەوە بە نامیلکە و بڵاوی کردوێتەوە یەک دوو جار کردوێتی و هەندێک لە تیپە هونەرەکان ئەزانم کە ئەرشیوێکی باشی خۆیان کۆ کردوێتەوە هەندێکیان لەوانێت دەرفەتی ئەویان بۆ نەڕەخسابێت کە ئەم کارانە بە چاپ بگەێنن یابیکەن بەڵام خۆتۆ ئەگەر ئەم بیبلۆگرافیا کۆکەیتەوە 400 دانە 500 دانی لێ نەکەی خۆگەر 50 دانشی لێ بکەی ئەمێنێتەوە لە ئەگەر بەسەر ئەدامەکانی خۆشتاتەوە دابەشی بکەیت لای چەند ئەدامێکە بێنێتەوە ئەم ئەرشیویانەوە کارەکە زۆر بە گەورەیش باسی نەکەی بۆ دەستگاکان زۆر بەوەژنێکی ئەتوانی لەسەر ئاسێکی بچووک و دەستگاکی خۆشت بیکەی بەڵام ئەمێنێتەوە لە دەستگاکە 5 نوسخە بکە 5 نوسخەت هەبێ حتمما نوسخەیەکیان هەر بە سەلامەتی دەرەچێت لەبەرەوە زۆر گرنگە زۆر گرنگە بۆ دەستگا هونەرەکان و بۆ هونەرمەندەکان خۆیان کە کاری خۆیان ئەرشیف بکەن بە تایبەتی ئێستا کە تەکنۆلۆژیا لەبەردەستە هیوادارم ئەم کارانە بەو جۆرە سیر بکەین کە سەرچاوەیەکی گرنگ بێ بۆ توێژینەوە کە بەلای منەوە زۆر گرنگە ئێمە زۆر گرنگە کاک فعلا سامانێکی ئێمە پێویستیمان بەوە هەیە کە لە بواری هونەرا ئیتر کاری توێژینەوە بە شێوازێکی زۆر بەربڵاو داواکارەکەم بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی بەڕێزە بۆ کۆلێجی هونەرە جوانەکان لە زانکۆی سلێمانی لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی دوهۆک هەموو پەیمانگاکانی هونەرە جوانەکان کە ئەزانم لە قۆناغی 4 و 5 خوێنکارەکانیان ئاراستاکرد بۆ توێژینەوەکانیان با ئیتر ئێمە ئەگەر بگەڕی ڕاستە کتێبخانەی کوردی لە ڕووی هونەریەوە و لە ڕووی دێکومنتەوە لەوانێ زۆر دەوڵەمەند نەبێ و زۆر فراهەم نەبێ بەڵام ئەگەر کارێک تۆ بتێ بە دوایە بگەڕی من لەو بڕوان زۆر لە هونەرمەندانمان هەیە کتێبخانەکەی خۆی و کارەکانی خۆی خاتە بەردەستی خوێندکارەکان بۆی سوودی لێوەربگرن بۆیە باز لە توێژینەوە بچکە گەر ئێمە توێژینەوە لەسەر کارەکانی خۆمان نەکەین لەسەر کار لە پێشینەکانی خۆمان نەکەین خاڵە بەهێز و لاوازەکانی خۆمان دیاری نەکەین ناتوانین شتێکی تازە بنیاد بنین بۆ داهاتوو ئێمە نابێ هەر کارەکانمان دووبارەکردنەوە جوینەوە بێ ئێمە ئەمانەیە کە باز لە توێژینەوەکەین توێژینەوە عادەتەن ئەوە دەرەخە کارێک لە چ ئاستێکا کراوە چۆن کراوە لە کوێ وەستاوە
کاری داهاتوو لە چ خاڵێکەوە دەست پێ بکەی بۆی بتوانانی تەواوکەربی یاخود بازێک بدەیت بۆ کارەکانی داهاتوو ئەوە کاری بەکوانمە پرۆژێکی لەو شێمان بەردەستەوەکو خۆت باسەکرد کاک نیاز بۆ هەموو ئەو توێژینەوە ئەو شتانەی کە گرنگن پێویستە پرۆژێکی ئاوا لە بەردەستە هەبێت کە بە سێبەرێک بڵاو کراوەتەوە کاک بوارتاشان شانۆکاران خۆتی شانۆکارانی شاری سلێمانی هاوکاری تۆ بوون. وەکو بە عرضم کردی هەندێکیان هەرشیفەکان پێشکەشکردم پێش نایان بێنم لەوانە کاک محەممەد فەتاح کە ناوم هێنا دکتۆر نیاز لەتیف مامەستا گەزیزە عومەر عەلیەمین هەرشیفی باوکی پێشکەشکردم کە بەڕاستی گەنجینە بوو هەروەها هونەرمەند کاروان عومەر لە ئەوروپاوە بە ئیمێڵ هەندێشتی زۆر باشی بۆ ناردم کە لە لای کەس نەبوو من هونەرمەند غەفور عەبدوڵڵا لە ئەرشیفی شانۆی دایرەی شانۆ ئەویش کۆمەڵەشتی پێشکەش کردم جگەلەوان نزیکی 60 کەس بەرهەمیانی هەیە یەک فلایەری لەلا بووە هەیە پەنجای لەلاوە هەیە سەی لەلاوە من هەر هەمویانم بە پێی پیتەکان ڕیز کردووە لە سەرەتای کتێبەکە و لا وەکو باسیشم کرد لە هەموو لاپەڕێکە دامناوە بەڕاستی هەر وەکو وەفایەک بۆ هەڵگرتنی ئەرشیفەکەیان پێش هەموو شتێک وەکو وەفایەکیش بۆ هاوکاریەکەیان ئێمە ڕۆژی شەممە بڕیارمان داوە کە هەریەکێ لەو بەڕێزانەیەکی یەک سێت لە بیبلۆگرافیەکان پێشکەش بکەین یەک لاپەڕی ئەو پێشکەشی ئێمە کردبێ یان 100 لاپەڕی پێشکەش کردبین ئێمە هەر سێبەرگەکەی پێشکەشەکە دەستان خۆش بێت کاک بوار چی ماوە لەسەر پرۆژەکە کە باسمان نەکەوە لەبەر کاتی پرۆگرامەکە زۆر کەم لە بەردەستا ماوە پێم خۆشە و کاتە بدەم بە تۆ ئەوەی کە لەسەر پرۆژەکە ماوە باس نەکراوە وەڵاهی یەکیشانەوەیە وەکو باسمان کرد بە کورتی ئەگە کەم و کوڕی هەبێت داوای لێبوردنەکەین بەڕاستی ئەوە منیش کۆمەڵە ئیلتیزاماتی ترم هەیە بەڕاستی کۆمەڵە نەخۆشیم هەیە ینی ئەمە تواناکەم بۆ بەڕاستی ینی ئەگەر هیچ ژنێ بێ ڕەنگە لە هیچ باشتر بێن میشە بێگومان ئەمە ئەو داوا لە گەنجانەکەم بیبلۆگرافیا کارێکی قورس نییە بەڕاستی یان توان بڵم بە زۆربەی خەڵک هەموو کەس ئەتوانێن ئێمە شیعر نییە ئیلهامی پێویست بێت ڕۆمان نیە ئیلهامی پێویست بێت تەنها ینی هەندێک سەلیقە و وردەکاری و خۆماندووکردن ئەتوانی و هیچ ئیشێکیش بەبێ ماندوو بوون ئەنجامی باشی نابێ بەڕاستی لەبەرەوە داواکارم لێیان کە کەڵک لەم شێوازانە وەربگرن وەکو مامەستا نیازیش باسی کرد شاری هەولێری خۆشەویست شاری دۆکی خۆشەویست و هەروەها خاڵێکی تریش هەر تیپێکی شانۆیی هەر شارێکی کوردستانیا هەر دەرەوەی ینی نەکرد کوردستان هەر تیپێکی شانۆیی لە سەرتاپای جیهان هاتبێ لە سلێمانی شانۆگەری پێشکەش کردبێ و من فلایەرەکەیم دەستکەوت بێ لەم پرۆژەیان دامناوە کە یەکەمیان تیپێکی عێراقیە بەناوی تیپی یاقزە ساڵی 1949 لە شاری سلێمانی شانۆگەریکی پێشکەش کردووە بە ناوی ئەلیاتراف ئەمە تیکتی چوونە ژورۆکەیەتی بە 250 بۆ شێوەیە هەمووی خراوەتە ڕووک و بەڵگەنامە و دەلیلەکان دەستەکانە خۆش کاک بوارگیان خۆش بێت دووبارە زۆر سپاس بۆ هەردووکتان ماندوومان کردن هیوادارم کە بەردەوام بی لە ئەنجامدانی ئەم پرۆژە گرنگانە بۆ شاری سلێمانی بۆ هونەر بە شێوەیەکی گشتی دەستی ئێوەش خۆش بە کاک نیاز کامیشە پاڵپشتی هونەرمەندانن پاڵپشتی نووسەرانن پێکەوە کار ئەکەن دووبارە سپاس بۆ ئێوە وەکو ئاماژەشمان پێکرد کە ڕۆژی شەممە کاتژمێر 6 ئێوارە کاباژوو لەسەر ئەم کتێباکرێت و بڵاو ئەکرێتەوە لە باخچەی ڕۆشنبیری ماڵبەندی زانکۆی سلێمانی لەوێ کتێبەکە واژووی لەسەرەکرێت دووبارە سپاس بۆ ئێوە ماندوومان کردن خۆشەویستانی ئێمە هیوادارم کە سووتان لە پرۆگرامە وەرگرت بێت سپاس بەوە کە تا ئێستا بینەرمان بوون لەگەڵمان نبوون سپاس بۆ هاوکاران و سپاس بۆ میوانەکانم ئێوارێکی خۆش و ماڵتەناو